گونابارکردنی دانالد ترامپ بە 34 تاوان لە دادگای مانهاتن و چاوەڕوانکردنی دادگاییەکانی تری ترامپ و هەروەهاش دادگاییکردنی کوڕەکەی جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا دەشێت وەک جیاوازیەکی گەورەی ئەم هەڵبژاردنەی ئەم ساڵی 2024 سەرۆکایەتی ئەمریکا لێ بڕوانرێ کاتێک بەراورد دەکرێت بە هەڵبژاردنەکانی پێشتری سەرۆکایەتی لە ئەمریکادا. بڕیارە لە مانگی حوتی داهاتوودا دادوەر بڕیاری خۆی بدا بۆ سزادانی دانالد ترامپ، لەوانەشە دادگاییکردنەکەی هەنتەر بایدن چەند هەفتەیەک بخایەنێت. سێروان قەجۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. سێروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەم هەموو دادگاییکردن لەم کاتەدا کە چەند مانگێکی کەمی ماوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی چەندە کاریگەری دەبێت بەسەر پرۆسەی هەڵبژاردنەوە. گەلێک سپاس بەڵێن ینی شرۆڤەکار دەبێژن نها ئێدی دادگەه جورێن دادگەهان لە ئەمریکا بوونە قادێک ji بۆ ئەم بێژن تەسفیەکردنیان سیاسی ناوبەرە هەردوو کەمپێنان دەموکرات لە ئالیەکی و کۆماری لە ئالیەکی لێ هەندێک کەسی هەنێ دەبێژن کۆبڕاستی ئەف دەرفەتەکەش بەرگ و حتا دادگەهکردنا دانالد ترامپ حتا بەری دوو هەفتەیان کۆماریان دەموکراتان و بایدن بەتایبەت بۆ یەکێ تاوانبار دەکردن دکۆ دادگەهکردنا ترامپ وەکو چەکێکی سیاسی دەما هەلبژارتنا بکارتینە نها گەلێک دەموکرات دەبێژن ڤای کوڕێ سەرۆک ئەفجارا یەکەیەک و کوڕێ سەرۆکێکی لە ئەمریکا دمێژووی ئەمریکادا تێ دادگەهکردن نمونەیەک و سیستەما دادوەریە لە ئەمریکا بێلایەنە لێ مجبیر دەکەن کۆ بڕاستی گەلێک فاکتەرێن vەیەکێ هەنە ینی گەلێک دەبێژن کۆ دۆزگەرێ وەکو نمونە دۆزگەرێن دەکێسا ترامپە تێ دیعاکردن کۆ سەر ینی ژ ترامپ حەز نەتکرد سەر دەموکراتە بم و گەلێک دەبێژن دۆزگەرێ دۆزە هەنتەر بایدن کوڕێ سەرۆکێ ئەمریکیدا کەسێکی کۆژ ئالیە ترامپە هاتبوو تعیینکردن هاتبوو دەست نیشانکردن ئەوانە هەموو بتایبەت وەرزێ هەلبژارتنان دەبڵێن تێم بکارئانین لە دژی هەردوو ئالیان. سێروانە من لەم بەرنامەیەدا زۆر جار باسمان لە دادگاییکردنەکانی ترامپ کردووە. ئێستا کوڕەکەی جۆ بایدن دادگایی دەکرێت زانیاریمان پێ بدەم. بڵێن وەکو چاوە دادگەهکردنا ترامپ تشتێکی مێژووی بوو دە ئەمریکا سیاسەتە ئەمریکا تجاری سەرۆکێکی نوها یا سەرۆکێکی بەرەیە پێشوو نەهاتبوو دادگەهکردن دادگەهکردنا کوڕێ سەرۆکێکی ئەمریکا ژی تشتێکی مێژوویە جارایەکێ دیرۆکە ئەمریکا دەکۆ تشتێکی وساتێکردن ژبەرولۆ گرینگە گویەک بەحسا هەردوو ئالیا بکە وەختا مەسەلە تێ سەروەیەکێ ئەس دخوازم بینم بینەران کۆ دۆزا دو دۆز لە دژی هەنتەر بایدن هەنە یەک لە دەلەورە ویلایەتە کۆ ئەو لێ دژی ویلایەتە گۆ بایدن ژێ هاتیە و یەک ژی لە کەلیفۆرنیا ێز باوەڕ دەکەم وێ مەهانەها دەست پێ بکە ئەوە هان گرێدایی مەسەلا وەرگرتنە مۆلەتە هەلگرتنە چەک بیک و ئاگاهیان بدە کۆ ئەو مادەیەن هۆشبەر بکارتینە و ئەڤایە دە قانونا فەدرالیە ئەمریکادا تاوانش بەرولۆ لە دادگەهەکە فەدرال تێدارەزاندن ئەف دادگەهکردن یا هەنتەر بایدن کۆ هەفتەیە بوری دوشەمێ دەست پێ کرد و نهاد پرۆسێسا هەلبژارتنە دەستەیە سۆندخوارانە و حتا کۆ هەندێک شاهد وەرگرن و تەمام بکن دبەگ و باندۆرا وێ یانی کاریگەریا وێ لەسەر کەمپێنە بایدن بخۆشی هەبە نژارێک دنم. سیروان بڕیارەکانی دادگای مانهاتن لە نیویۆرک چەندە کاریگەری دەبێت بەسەر ئایندەی سیاسی دانالد ترامپەوە ڕاوەرگرتنەکان چێڵێن وەک هەر تشتی ینی گەلە کەسا بەری کۆ بریار هەفتەیە بوری دەرکەوێت دگوتن ئەڤ شوورێکی بدوو ئالیایی دبەک و زیانەکە مەزن لە ترامپ و کەمپێناوی بکات پێشبازیە بەر بکۆشکە سپیڤە و هەنێک ژیت بێژن نەئەدبە چەکێک وێ ترامپ دەبەرژەوەندیا خۆ بکاربینە بەڵێن وەکو نمونە ڕاوەرگرتنێک تلڤیزیۆنە CBS و دەستگەها YouGov یان You Government دەبێژە 57 کەسێن ژێر تەمەن سەر تەمەن ینی بێتری 18 ساڵی گوتنە کۆ ئەف بریارەکە ڕاست بوو درست بوو دە هەمان دەمێدە هەمان پرس ژئالیە دەستگەهەکە دن یا ڕاوەرگرتنە بە ناوێ مۆرنینگ کنسۆڵت هاتکردن 54 سەدی گوت ئەو بریار ڕاست بوو ڕاوەرتنێک دن دە ABC News کاناڵە ABC News و ئیپسۆس و ئەو ژی دەستگەهەکە ڕاوەرگرتنەیە دەبێژە 5 سەدی ژ دەنگدەرێن تۆمارکردی وانژی گوتیە کۆ ئەف بریارەکە ڕاست بوو ئەوانە بگشتینە نە دەموکرات و نە کۆماری گەلێک جوان سەر بخۆنیژیش خوا لێ ئەم ڤەگەرن هەمان ئەنکێتە ڕۆیتەرز ببوورە بەڵێن ڕۆیتەرزجی داخویان ئەم بێژن ڕاوەرگرتنێک دەوێت دەربارەت کردبوو
یا تایبەتمەندیا ڕاوەرگرتنا ڕۆیتەرز گۆ پرسێش کۆماریان ژی دکە ji nav 10 کۆماریان یەکی جوان گوتیە بریارە دادگەهکردن یان بریارە تۆمەتکردنا ترامپ سوژ دەرخستنا ترامپ وێ ببە سەدەم کۆڕایە خوا دە هەلبژارتنێن مەهانە یازدا دەبگوهارە نەها گوتیە ئەڤ یەک زیان و باندۆرێ لە بریارەوان ناکە ئەوێ بە بەردەوامی وەکو کۆماری پشگیریە بدەن ترامپ و دەنگدانێ بدێنێ و هەلە گەلک راپۆرتێن دژی هەن وەکو نمونە 55% ji dengderên komarî dibêjin ew derketina biryarê û şêweyek ku Trumpê hate sûcdarkirin bandorê li biryara wan nake nabêjin biryara wan çi ye lê sedî sed vedekê mebesta wan dengdana ji bo Trumpê nimûneyekî din jî heye 34% ji kesên ku rawergirtin nav wan komariya de hatî girtin li gor Reuters û Ipsos dibêjin wê ev biryar nehêle ku biryara dijî Trump derket nehêle ku ew biryara xwe di hilbijartinan de biguharînin. لە دوای ئەو بڕێرانەی دادگای منهاتنەوە هەڵبژاردننی بەرایی لەم هەفتەیەدا بوو کراوە ڕۆژی سێشەمە بوو کرا هیچ هەڵبژاردننی چتری بەرایی ماوە بەر لە کۆنگرەی دیموکرات و کۆماریەکان بەێ ڕۆژە سێشەمێت کار بێژە پێشلبژارتنین هەری داوی بوون بەتایبەت ji بۆ هەردوو ئالیا هەردووش خواست سەرۆک دیفاکتۆ بەربژار ینی سەرۆک بایدن و هەروها ترامپ حتا کۆنگریا هەردووان نها لە ڕۆژە سێشەمێ لە مۆنتانا ساوت دەکۆتا نیوجرسی و نیو مکسیکۆ یەن کۆماری وێن دموکراتە هاتن گرتن و ئەڤێ داوی بوو ئەڤە داویە پێش هەلبژارتنا بوون لە سەراسەری ئەمریکا گرنگاوەیەکێ تەنێ تشتێکی سمبۆلیکە نیشان دەدە و هەردووە مسۆگەر کریە لێ بەڵێن تشتێکی دن هەیە ئەوە کۆ ئەم هێدی بەر بە ئێدی کۆنگرێ نیشتمانی هەمیە کۆماریان هەنیە دموکراتان نیشن ئەڤایە نیشانە کۆ ئێدی قۆناغە داوی بەر دوماهیکێ بەهاتیە بێژگە لە چاوەڕوانی بۆ کۆنگرەکان ئەلبەتە بە ملیۆنان هاوڵاتی ئەمریکایی لە ئێستا چاوەڕێی ئەو توێژە ڕاستە و خۆیی نێوان بایدن و ترامپن ڕاستە وەکو تەژی گوت ئەڤایات تشتێکی دەرفەتێکە باڵکێشە لە ئیساڵ بشێوەیەکی جودا تێکردن بەڵێن جارایەکێ 27 vێمە هەیە 27 مەها شەشا وێ یایەکێ وەرەکردن دناوبەرە ترامپ و بایدن دە کۆ تلڤیزیۆنە CNN برێڤە دەبە جێک تاپەر و بێژەرێکی ناوەبانگە و دانا باشی وێ هەردوو برێڤە ببن بڵێن و یا مەها نەها وێ مەهانە وێژ ئالیێ ABC نیوز وەرەکردن هەلبەت لە دژی هەموو نیر و عرفێن هەلبژارتان لە ئەمریکاش بەرگۆ هەرگاو بریا کۆمسیۆنەکە بێلایەن بێ نەپارتیزانی ئەv پرۆسێسا دەبێتکردنی ئەو گۆتوبێژێن ڕاست و خۆت ناوبەرە هەردوو کاندیدا دەهاتەکردن ئیساڵ هەردوو کامپێنان گەشتن ڕێکەفتنەکێ کۆ تەنێ دوو دبیتە پێک بینش بەرگۆ کەمپێنا ترامپ وەکو نمونە پێشنیار کردبوو کۆ دبیتەکە دنج ئالیە فاکس نیوز بە وەرەکردن دمەها ئۆکتۆبرێدا ینی بەری هەلبژارتنان دیموکراتەکان قبوڵیان کرد قبول نەکردن قبول نەکردنش بەرلۆ وێ تەنێ نەها ئیساڵ تەنێ دەبیت هەبن نەوەکو ساڵێ دن و یا ژێ سەرنجڕاکێشتر ئەوەکو یەک ژێ دمەها دوێمە هێ دمەها شەشا دەست پێتکە و گەلێکی زوویەش بۆ وەرزێ هەلبژارتنان کاتێککە ئێستا لە مانگی شەشا دەکرێت پێم وابێ ئەگە بە هەڵەدانا چوو 28 مانگی شەشە هیچیان بە فەرمی نەبوونەتە کاندی ڕاستە تشتێکی ئەفژیش بەرلۆ بێن ئیساڵ ینی وەرزێکی نەئاساییە بەڵێن یەک ژوانژی ئەڤێک و ئەف دەبێتانە نەدوەختا خۆ تێنکردن کۆنگرەیە دەموکراتان دمەها تەباخێ دەتێکردن مەها هەشت و یا کۆماریانش پازدەی مەها هەفتا تێکردن تەڤولۆژی نها گەشتنە هەردوو ئالی گەشتنە قەنەعاتێکێک و ئێدی دەبێت ئەف دەبێت بڕیاریشە ڕۆژی یازدەی مانگی حەوت دادوەر بڕیاری سزاکەی خۆی بسەپێنێ لەسەر ترامپدا سیروان زۆر سپاس دەکەم.